علمانیت لە وڵاتی ئێمەدا بەر و بەرهەمێکی زۆر ژەقنەبوود ئاسا و تاڵی بووە. خاڵێکی دیکەم ئەوەیە کە زۆر دەبیستین باسی مسلمانەتی دەکرێت، زۆرم پێ باشە، زۆرمان پێ خۆشە، هەرچی ڕاست دەبێتەوە باسی مسلمانەتی و باسی خوا دەکات سوبحانەوە تەعالا و باسی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام، زۆر باشە. بەڵام پێمان خۆشە کە باسی ئیسلام دەکرێت، ئیسلام ببینین لەو کەسانە کە باسی دەکەن. ئیسلام نابێ هەر باس و خواسی ببیسترێ، دەبێت پیادەکردنی ببیندرێ. کابرایەک باسی کابرایەکی کرد گوتێرێ مسڵمانەتەکەی چۆنە؟ وەڵاهی بینیومە ڕۆژێ بخوا، بەڵام نەمبینیوە نوێژێ بکە. ئەوە چ نوع مسڵمانەتێکە؟ برادەرانی عەلمانی، دەتانەوێت مسڵمانەتی بە خەڵکی بفرۆشن تەنیا بە قسەی بۆش؟ کەس لێتان ناکڕێت. ئەگەر ڕاست دەکەن بێنە وەرە تۆش وەکو ئەو خەڵکە وەرە بۆ مزگەوت و جومعە و جەماعەت و ڕۆژووی ڕەمەزان و خۆت لە شتی حەرام بپارێزە و چیدی کە زوڵم مەکە و گەندەڵی مەکە و چیدی خەڵک بە کۆلەی خۆت مەزانە و ئەم وڵاتە بەهی خۆت مەزانە و بەهی حیزبەکەتی مەزانە. وەرن خۆ مسڵمانەتی لە بەردەستی هەموو لایەکە.